پێشانگای کتێبی کوردی کە ماوەی 8 ڕۆژ لە شاری هەولێر بەڕووی خوێنەراندا کرابوویەوە کۆتایی هات. لەو ماوەیەدا زیاد لە 100,000 کتێب فرۆشرا و 78,000 هاوڵاتی سەردانی پێشانگاکەیان کردبوو. سەرپەرشتیاری پێشانگاکەش دەڵێ پێشانگاکە بە سەرکەوتووی کۆتایی هات. ئەم پێشانگایەش ڕێزگرتنە لە نووسەری کورد و ڕۆشنبیری کورد. لە ماوەی 8 ڕۆژی تا ئێستای پیشانگای کتێبی کوردی زیاتر لە 78,000 سەردانکەری هەبووە. وەکو فرۆشی کتێب نزیکەی 100,000 کتێب لەم هۆڵە لە ماوەی کەمتر لە 8 ڕۆژ کە ئێستا لە ڕۆژی کۆتایین فرۆشراوە. بەڕێزان، ئەمە بۆ خۆی سەرکەوتنێکی یەکجار گەورەیە، بەڵام دیسان پێتان دەڵێمەوە کە سەرکەوتنی ئەم پیشانگایە تەنها لە ژمارەکاندا نییە، بەڵکو لە چەسپاندن و جێگیرکردنی پیشانگای کتێبی کوردیە، چونکە ئەم پیشانگایە ڕێزگرتنە لە نووسەری کورد، ڕۆشنبیری کورد، ڕێزگرتنە لە یا جێڕانەوەی پێگە و ڕێزە بە وشەی کوردی، زمانی کوردی، کتێبی کوردی. لە پێشانگاکەدا پڕفرۆشترین کتێبە ئیسلامیەکان بوونە، لە نمونەی خاچی پیرۆز لە نووسینی حودەیفە سەمیر کەلحۆت، تەفسیری قورئانی پیرۆز، کتێبی گەشتی عەقڵ و مێژووی دێرینی کورد. بەنسبەتی زۆرترین فرۆشیش لای ئێمە لەو کتێبانە چەند کتێبێکی تایبەتن. یەکێ لەوانە کتێبەکەی ئەبوو عوبەیدەیە و تەبێژەکەی بزوتنەوەی حەماس کە یەکێکە لە نامەی ماستەرەکەیەتی دەربارەی خاکی پیرۆز. پڕفرۆشترین کتێب بوو هەتا ئەوڕۆکە تەفسیری قورئانی پیرۆزە. طبعاً ئەو تەفسیرەیە بە شێوازێکی کورت و پوخت باسکرایە و بارکۆتشی هێدەخینتەوە سوورەتەکە و قورئانەکەش. ئەو پڕفرۆشترین کتێب بوو، تەفسیر بوو هەتا ئێستا نێزیکی خۆی لە بن 4,000 نوسخەی ئەلحەمدولله ئەوە فرۆشرایە. پاشان کتێبەکی دیمان هەبوو گەشتی عەقڵ، و لە پاشەویش سێیەم کتاب ئەوە بوو کەوا باسی مێژووی دێرینی کورد دەکات. ئەو سێ کتێبە ئەوە پڕفرۆشترین کتێبن کە چاپی تازەنە. ئەحیا علومالدین تەوبە کتێب پەرتووچی تەوبە، هەروەها هەر ئەحیا علومالدین کتێبی ئارامگرتن و شکر، ئەوانە هەریەش نزیکی 600 دانیان لێڕۆیە. هەروەها کتێبی ژیانی فەقێک، بازە ژیانی فەقێک دەکاتنەوە، ئەوەشیان نزیکی 500 دانەیەکی لێڕۆیە. لە پێشانگاکانی کتێبدا پڕفرۆشترین کتێبە ئیسلامیەکانن. هاوکات پێشانگاکانیش دەرفەتێکن بۆ خوێنەران، بەهۆی ئەوەی زۆرترین سەرچاوەی کتێب لەو شوێنەدا کۆ دەکرێتەوە و داشکان و ئۆفەری تایبەت و بەرچاویش بۆ کتێبەکان دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.